سروک امریکا جو بایدن و هفته آخافتن خواه کم پیشکشی کنگرس دکه. اوروپا دبیجه دی کورکرنا پیوندیان لگل ترکیه دجوار بر بردوام بونا دستلات زوردارا سروک اردوغان. به زیده بونا هجمارا کیسین کرونا ایرا لإیران خلق راستی پیوان تندین ریگرتنال ویروس تین. جدنگ امریکا لواشنطن پایتخت هفکاری من جانی دیلان و صالح دمی جرم به خیراتنا و بینرن هجا دکن و برنامه کرد کنکشن پیشکش دکن. لەگەڵ ئەوەی سەرۆکی وڵاتە یەکگرتووەکان جو بایدن بریاڕوایی لە ماوەی ئەم هەفتە لە کۆبوونەوەیەکی هاوبەشی کانگرسدا یەکمین وتاری پێشکەش بکات، بەڵام بە پێی ڕاپرسیەکی ئەم دواییەدا زۆرینەیەکی کەم لە ئەمریکایەکان کارەکانی پەسەند دەکەن. زۆر کێشە هەیە دیموکرات و کۆماریەکان چاوەڕێ دەکەن کە باسی بکات. وتاری بۆ کۆبوونەوەی هاوبەشی کانگرس ئەو هەلە بۆ سەر جو بایدن دەڕەخسیانێ لە پێداچوونەوەی بە یەکەمین سەد ڕۆژێدا لە سەرکار و دیاریکردنی ڕێڕەوی کارنامەی بۆ مانگەکانی داهاتوو. لە ڕاپرسیەکی ئەم دوایی واشنگتن پۆست و ABC نیوز 52% ئەمریکایەکان کارەکانی پەسەند دەکەن. ئەو زۆرینە کەمە لە هەر سەر کۆمارێکی ئەم دوایەی پێشوو لە هەمان ماوە لە ترمەکانیاندا کەمترە جگە لە دۆناڵد ترامپ. کێشەیە کە لەوانەیە بایدن باسی لێ بکات چاکسازی پۆلیسە پاش تاوانبارکردنی ئەفسەرێکی پێشووی پۆلیس لە مردنی جۆرج فلۆید پیاوێکی ڕەشپێست. پرۆژە یاسایەکی چاکسازی دیموکراتەکان کە بەناوی فلۆیدە لە ئەنجومەنی نوێنەراندا پەسەند کرا و لە سناتیش وا چاوەڕوان دەکرێت باسی لەسەر بکەن. I hope that he lifts up the issue again. هیوادارم جارێکی تر باسی کەیسەکە بکات و باس لە پێویستی ئەنجامدانی شتێک بکات لە ئێستادا. وەلەو بڕوایەدام ئەوە بۆ بەرەو پێشبردننی کێشەکە هەمان دەدات. بەڵام ڕێبەرانی کۆماریەکان دەیانەوە بایدن باسی پەنابەران و بارودۆخ لەسەر سنووری ئەمریکا و مەکسیک بکات کە بە تەنگەژە ناوی دەبن. لە هەمان ڕاپرسیدا 53% ئەمریکایەکان دەڵێن ئەوان چۆنیەتی هەڵسوکەوتی بایدن لەگەڵ کێشەکەدا پەسەند ناکەن. کۆماریەکان ئەمە بە خاڵی لاوازی بایدن دەبینن. دەبێت ئاسایش لەسەر سنوور دابین بکەین با بزانین چۆنە وڵاتە دەکەینە وڵاتێک کە خەڵک دەیانوێت بەو خەونە بژین کە ئێمە دەمانەوێت بژین و لەسەر بنەمایەکی یاسایی بێن بۆ ئێرە. بەڕێوەبەرێتی بایدن بیر لەو ڕێوازانە دەکات بۆ باشترکردنی بارودۆخەکە لە ئەمریکای ناوەڕاست بۆ یارمەتیدان لە ڕێگاگرتن لە هاتنی لێشاوی کۆچبەران. کەماڵە هاریس جێگەری سەرکۆمار کارکەکانی هەوڵەکانی بەڕێوەبەرێتەکەی پێڕاستپێراوە وا چاوەڕوان دەکرێت لە مانگی 6 سەردانی ناوچەکە بکات. لە باژارێ نیویۆرکێ بنگەهەکە نوێ ڤاکسینکردنا خەڵکی هاتیە ڤەکردن کە تایبەتمەندیەکە وێ هەیە. ئەو دە مۆزەخانەیە ئەمریکیا دیرۆکە خۆزایی داهاتیە ڤەکردن. پامنێرێمە لە نیویۆرکێ ئاگاهین بهتر هەنە. لە باژارێ نیویۆرکێ ناوەندێن و یەن ڤاکسینێتên vekirin û hin caran jî hin navend piştî guhertinan wek navendên vaksînêtên bikaranên. Di vê çarşoveyê de mûzexaneya dîroka xwezayî ya Amerîkayê wek navenda vaksînêtê bikaranên. نیویۆرکی هم دکارن واکسینا خو وربگیرن و هم جی دکارن مزخانه ببینن. Well, my starting point is I understand. از لوان خلک نخوازن واکسین ورگیرن تدگهم. از دزانم هشتا وان پرسنه حز دکن بزان چما واکسین جبان باشه و چما نها دوی واکسین دانن. از دبیجم که واکسین اولایه خودی باندوره. دداویا روژه دا جیان امرو وان رزگار دکه نه تنه جیان امرو بکی جیان امرو بین هون حز دکن و جواتا رزگار دکه ام همو ددما پاندمیه دا روژن دجوار در باز دکین واکسین جی در فت ددما کو ام وی روشه بگورین ام کنتی کو الیکاری ریوبرا رگی هاندنا موزخانه گوت کو اف ناون دی الیکاری امرو وان بکه کو واکسینه ور بگیرن. ام مجخانەیەکی وسانە کو مەخوێدایە ریالێکۆلینên زانستî û perwerdehîya civatê ya zanistê. Her wisa mujexaneya me cihekî wisa ye ku mirov pir hez dikin werin vir. Lewra hatine vir şahiyê. Di mujexaneya me de gelek modelên bêhempa yên wek nêgehên şîn û dînazor hene. Ev mujexaneya gelek baş tê zanîn. Evê alîkariya mirovan bike ku werin vir. Em jî dibêjin ku werin mujexaneya dîroka xwezayî ya Amerîkayê û vaksîna xwe werbigirin.
سام ستانلیژی دەبێژە وەرگرتنا ڤاکسینێ دەبن نەهەنگێکە مەزندا تشتێکی بێهەمپایە و وها دۆمانز. از اندام موزەخانێ me ئیمەیلێک ji bo min rêkirin. Min jî bo vaksînê ji van girt. Ez nikarim bawer bikim ez li vir vaksînê werdigirim. Lê wesa dixwayî ez li virim û vaksînê werdigirim. Tiştekî bêhempa ye. هێژەیە گوتنەیە ku li Nîvyokê heta niha nêzî 9 milyon kesan vaksîna yekemîn wergirtiye û ji 6 milyonan zêdetir kesan jî du caran vaksîn wergirtine. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York. بەو شێوەیە وا دیارە کە ئیران ڕوبەڕووی دەبێتەوە هەرە بەترین بڵاوبوونەوەی شەپۆلی ڤایرۆسی کۆرۆنادایە. ئەو گرتە ڤیدیۆانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دراونەتە دەستی ئەسۆشیێتد پرێس ئەوە نیشان دەدات کە لە نەخۆشخانەیەکی باکووری ڕۆژاوای تاران کە پڕ لە نەخۆشەکانی توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا کەسانی کە ناسە بڕکیانە وە لە ڕێگای سۆندەیەکەوە هەناسە دەکێشن. ایرانی ریپری رنمایین آستانکرنا زیدتر یا ژیان ئاسایی دبن li demê hewlên welatî bû dixîbdarkirina pêla çarê ya vîrusa korona berdewam e. Belavbûna pêlanî ya COVID-19 tevaya Komara İslamî welatê here ziyan pêkeftê la Rojhilata Navîn bi xwe vegirtiye û hesteka nîgeraniyê li dev Îraniyan peyda kiriye li ser bêşiyanên desthilatê bo kontrolkirina pejiyê. اگر وکو سالا بوری هر تشتک حال با داخستن بو ماه 15 و 16 روزه دا گلک باشتر بید و دا خلق وگرنه و سرکارن خو لیدوی سال دا سرداری حکمت یا خراب بو و مخابن ده هر روزه که دا حالت زیده تر دبن. سروک ایران حسن روحانی پیناسین به زیدبونا هجمارا پیکفتین ویروسا کرونا دکت ول داخویانیه که بو تلویزیونا فرمیا ایران داخوازا ورگرتنا مپای جسربورن بره کر. این موج چهارم موج بلندتری هست. تاوی گوف پیلا چوارم بهسترین و زحمتترین پیلا لدوی ام فاج سرهاتین خواور بگین دالبرسینگ پیلا چواره راوستین. داتای زانینگه ها جان هاپکنز یا امریکی دیار دکت کو سرجم هجمارا مریان جه اگر ویروسا کرونا ل ایران جه 70,000 کسان درباز بو و دهی دوشنبه بتنه 496 کسان جانا خوش دست دایه. دگل وی روشا زحمت سروک ایران بهیوی ولاتوی حتی هاوینا به سال واکسین کاخوجهی به دست بخد. برای ما مهمه رو پای خودمون وایسیم واکسن داخلی داشته باشیم. گرینگا ام لسر پین خراوسین و واکسین کاخوجهی درست بکین و بهیوین واکسین حتی هاوینه بردست ببه. ولاتی که ایرانی دبیجت بریار لإیران نوکو هون و کس ناخوازد بر پسیارتی حل بگرد. ما واکسینینن، ما آمیرین ساخلمینین و بریارد جیابازن و کس ناخوازید بر پسیارتی حل بگرید وکو هر جار خلق تهتا گناه بار گیرن. ده سالداری ایران بریار داخستنا جهن گشتی دا وکو حولک بو کم کرنا بلاوبونا ویروسه لی افولات 8 میلیون کسی تعداد جین کفتیه بر جزاین آبورین تندن امریکا. گواشا آبوری دگل یا ساخلمیه روشا جیانا خلکه پر تنگاف کریه لدما حکمت پشگیری دراوی خلکه ناکتن. از لحاظ اقتصادی باید حمایت میشد. ویا پشتوانیا دراوی هبا وقتی خواستم کمپانیا داخن دویا آلیکاریا دراوی هبا و دوی واکسین پیدا کربانه. اوه خویا دیکت بخمی هیا و بما بست نخوازن واکسینی بکرن. لگور وزارت ساخلمی ایران دستودار 301 باجرین ایران پر خرابه و لسر نقشه برنگ سور دیار دکه. لورا بریار داخستنا کمپانی و دبستانا و جهن گشتی و قدغه کرنا کمبون جواکی لمه رمضان پیروزا مسلمانان یداین. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. شاری حەسەکە یەکێک لەو سێ شارانەیە کە قەدەغەی هاتوچۆی تێدا ڕاگەیەنراوە سەرڕای هۆشیاریەکان کە ڤایرۆسی کۆرۆنا لە کۆنتڕۆڵ دەرچووە بەڵام کاریگەری قەدەغەکردنەکان زۆر لاوازە بەهۆی پابەد نەبوونی دانیشتوانی شارەکە بە ڕێنمایی تەندروستیەکان. بە پێی ئامارەکانی دەستەی تەندروستی بە ڕێبەرەتی خۆسەری ڕێژەی ڕۆژانەی توشبوون بە کۆرۆنا پێش قەدەغەکردنەکە 50 کەس بووە بەڵام پاش قەدەغەکردنەکە گەیشتووەتە 40 کەس.
باجار حسکی یک جسه باجارن گو قدخیا چونو هاتنه یا گشتی لی هاتیه جیبجی کرن تفی هشیاری اگو ویروسا کوروناش کنترل درکتیه نشتجهم باجر بتدبیر و ریگران نپیبندن لگوری آمارن دسته ساغلمیه عارف بریا خسر بریا قدخی ریجا یا پیکتن کورونا یا ناوینی آروجانه لحسکی دگشت پنجی کسی پشتی قدخی تفی همی ریگران ریجا یا ناوینی یا پیکتان گهشت چل کسی لگوری وانسر جماران گو باندورا قدخی پرلاوازه و اف یک جبرگو نشتجهم باجر بریگرو قدخیا چونو هاتنه نالی کارن راستی امکارت بیجن اف حاضر سرخواستکا مجلس یمنی نافچه هاتن کرن و هفسروک کومینا چرگی دنابا ملت پر زیده بون حالات وفات جی پر زیده بون یعنی تاخنا دمشیا مثلا جانا جی دکون و سکون عزاد دانی بونی اجبرولو اب بريار هات استندن انها يعني التزامها هري مزن د حضري د هندري باجاري حسكي كانتونا حسكي د هي دربي بسغريكي مي ابي هنه بسغريكي مي خدمي جي هنه باجار حسکی گونشتجی هنوی پرانیاویج کارمندن روزانه لگوری شوپینران اف یک سدمانه گو قدخیا چونو هاتن نپی کامپه لگوری گوتی خواستن کارمندکی خوارنگه کی دبیجه تفی ترسا مرناجی کورونای لی او نکار زاروکن خو برچی بهله اليوم العامل ایرو کو کارمند کار روزانه دکه هک کار نکه نکاره نان زاروکی خو پیدا بکه راست کو روش کرونا هيا لدی چوا دبار جیانه خو روزانه بکه لالی یکیدن باجار حسکی گومزندرین باجارن باکرو رجلات سوریه گو نفوساوی و نافچه سرویده دگهجه ملیونک و نیو ملیون مرو آروزیا آوا پاقش آوا خوارنه افسر 3 سالان جیان دکه دروشا کورونای و قدخیا چونو هاتنه ده روشا باجر پر خرابویه انا كورونا حضر ام كارن 80% ملتزم من بي او 20% مدركبن حاجات ياخذ قدينن بس بخدي تشتك دوي دريد هي اسعار اقرن يعني خاصه اسعار خضره يعني كسنا ما قارتش كي بكره يعني مثلا افي وانا حر اسبوع اكت مشكلتين تنا يعني مروخه بيت قدينه لگوری شوپینران گو کتنا نرخ لیره سوری و آلوزیا مروواهی جبر قدکرنا آوا و خوارنه لسر باجار حسکش آلی ترکیه و سدمن سرکنه گو باندورا قدخیا چونو هاتنه و همره گران لاواز به لالی یکیدن لگوری اودایا شوپاندنا بلاوبونا کووید لباکوری سوریه گو جناف تستن گود هاتن چیکرن بریا قدخیه هر صد تست 20 جوان انجاماوی پوزیتیف بو لینها هفتهج صدیجی تستن گوتن چیکرن پوزیتیف انجام دادن اف نشانه وی که یگو کووید کنترل درکتیه بتایبتی لباجار المزن مينا حسكي زانا عمر دنجي أمريكا باجاري حسكي لباكور رجلات سوريا هجمارا كيسين كوروناي فان دمين داوية بلند بوناو برپرسن ريفبريا خسرو گرتن و قدخه پیوان هر وها سپاندن وکو هولدان جبو کنترل کرنو و حواندنا ویروسی لیده دمکی دا که گلک چافکانی و علاوین تندرستی دناف دست برپرسان دا تننه خلق دکاره رولک ده کم کرنا بلاوونا کورونای دا بلیزه لی خلق هرمه تا چه آسته پیگرن به پیوان و رنمایان جبو رونی کرنا و مجارین ها درمانساز عمار قچو باجار عموده بمرایه دم باش ما مستعمار خلق الباجار سپاس خلق الباجار عمود چقاس پیگرن بوان پیوانن کوریوبریا خسر داتینه یعنی چقاس دشوپین وان پیوانان ابوی نزیکا 20 روزا اف هاتی دانین لی خلق وقت بیجن گل که التزام پینا کن یک جیجه جبر گو جیانا می جواکی تجاری نهاتی وقت بیجن پرورده کرن سر وی تشتهانه و افنا خوشیک نه و ترس هیه نگو ترس تنا ترس هیه لی او پرورده بونا گو جوان لازم نهاتی دانین که امار جالیه ام ببیجن ساغلمیه و تو بخود درمانسازی یعنی دوی خلق چه بکه یعنی اگر یک شته بپرسه بیجه دکتور عمار اشته خوازم تجمره بیجی از چه بکم دوی چه جرا بیجی بخواه تشتن ستاندارد هند همی پاندمیه گل جیهان دوی چه ببین نبس کرونا همه اوقات ده همه دمادی جی دوی مرول الباقشبونا خونی آک سایتی بپرسه نبست عمل ویده که دست خوب شو بگلک جار بروجیر مرو دست وقتی گو مرو
المناسبات جواكي بوك عزايا دعوات يا وانا مرو دستي خب شكلك متكرر بشو مرو نزيكي حيوان انا بإلا كاري مرو اف ضرورتها مرو انسان نشان نخوشي سرخياني بكن وك كخبون وك كخبون يا جرمبون لهبه مرو يعني حتاش مرو به برق اتصال دناف مرو وان بروفات شي نبه إلك ضرورت بقت تختار بياتشتك به مرو ماسكي جيبه بر يعني بردفو بفلاخا وقت مرو هر جواتا ياجيك مرو الجيكي بزيتري او جمارة آگو تي قبول كرن لور هبه مرو دوربونه كي جيتي خناف خودو مرو ويندده همو وقتا دجي نبست وقتی نخوشیاده همو وقتا ده افهمی تشتین استانداردن ده همه دماده دما کرونا دجی هگر نیشان نخوشیال مرو خویانی بکه مرو عالی تختورا ده یا جی کسین زانبون وان دواره درمان سازیه دی یا تختورگونه ده به مرو هر شیرت تجوان بخواز ما بس عمار يعني خلق هنكي دفي دريدا نباوري هيا يعني هنك قالك هنا خلقيت دبيجن اف كورونا جيش بخوا تشتكي سياسيه وتشتكي وهانينا وتل دفي دريت يرو دخوازي تشي بيجي جوان كساره بريز بيتش دبيجي ماموس فيروس كورونا نه فيروس كي كشتخوار يعني بشكل عام او كسن جو نمقاتبون للاشي فكرنا بدهي الصلاة وأورجانين أبي قلكي مهم وكذا دل مجي معدة قرشك أجيانا آستا جتمني وان خلاص اف کسانات بن خطر ایدن وقتی او ویروس هیا به اج ویروس کی نه کشتخوار ده ویروس کی کشتخوار و انسان ده کجه راست نوتو 8 صدی نوتو 5 نوتو 8 صدیج ما ام پاراستن علاش ما کار مجبین خوشیان خلاص کی لی او کسیندن کوین بن درباوی ویروس نیار اجبر في كسي يعني مسألة جدية لأنها جاي مرو زيدي وينا خبطر سينة لمرو الخم قاتبه وحذر بتشكي قلكي باش وقدار باشا ما او انوار سر مثلا فاكسينه يعني فاكسين جدي صد هناك هنا الهريمه بتايبتي هناك ولات الهريمه هر حال هن زويا جبو باكر رجلات سوريج بر فاكسين نگيشتيه ودري اگر هاتو فاكسين گيشته ودري باوري آماده بونا خلقي هيا كو فاكسينان ورگرن تفهمن يعني هستي وان تفهمن كسن هن باوريه دكن او كسي جو يا هنك جمال باتا وانا وقت بيجين اعراض انجلكي خرط الوان خياني كرن وانجمانا فينا جيانا خدان دست اوانا بلكي افكسانا بلكي قانع ببن لي قال لك شريحه قال كي مزن هي شي امدكاري جمو انتنا جو فاكسين بستين ما مستعمر في درباره ده يعني ام دبينين للناف لباكر رجلات سوريا جوازيها فرق جوازيها يعني هريمك ايرو في حفته بيت كافي هريمك دم قدم بيت كافي او فرق جوازي ونفدغرين تشي غريدايه بكشو هوايدا غريدايه ببيفانن كوتين ساباندن بغريا خلكي بوان بيفانان بتشيه بلابونا في فيروسي جمروفكي در مروفكي يعني ندريا هوادر ندريا آويد وخارنه دوغ دسبيك آويد گمان هبون جمروفكي در ايدن دريا دانوستندنا گلاش نا دف يعني يا مسافة كند ناب دمروفا دف يعني هوا وينا دكشينه تنفسها كجيدر كذا يعني بشكل عام بمروكا بيجي انه دريا اتصالات اجا وقت تجيك كبه كسن نخوش سفر دكن يا دقيقة اتصالهم بهنكا الجيني دي تشيد بنقنا خوشي بوان رأي بين خوشيتين جيكي جغرافي دن وبلادكن لور إجاب قمانا ما
یعنی هر گوجی که ویروس لیکیم دبی تدهینک نخوش هاتن ویدکی و نخوشی بلا کرن بله زلال بو درمانساز عمار خچوت جباجاری عمود مراوی گلک سپاس بو بشتر بونات زور سپاس بو بینرنج تورکیا لە ڕۆژی دووشەممە 108 لە ئەندامانی هەدەپە لە ئانکارە لە پەیوەندی بە خۆپێشاندانە تند و تیژەکانی سەرانسەری ساڵی 2014 کە 37 کوژراوی لێکەوتەوە چوونە بەردەم دادگا. دادگاکردنەکە بۆ هۆی نەگەرانی و بێزاری دەربڕین لەلایەن گرۆپەکانی مافەکانی مرۆڤی نێونەتەوەی کە دەڵێن کەیسەکە بەشێکە لە ئاراسەیەکی مەترسیدار لەبەرەوەی ئەو کەسانەی تاوانبار کراون ڕۆبەڕووی زیندانی هەتا دەبنەوە بەهۆی تاوانەکانی کوشتن، سەرپێچی و هاندانی توریزم و لە نیوان ئەوانی تاوانبار کراون ڕێبەرانی پێشووی هەیدەپە سەڵغادین دەمیرتاش و یۆگەن ڤێکسەداغن کە ئێستاکە لە زینداندان. خۆپێشاندانەکان بۆ پشتیوانی لە کۆبانی بوو دژ بە شکستی حکوومەت لە ڕێگاگرتن لە دەوڵەتی ئیسلامی لەو کاتەی پەرلەماری کۆبانیاندا. مەتهاز سەنجار هاوسەرۆکی هەدەپە لە ڕۆژی دووشەممە لە دەرەوەی دادگا وتی دادگاییکردنەکە بەهۆی سیاسی و تۆڵەکردنەوەیە لە دژی هەدەپە بەرامبەر بەو زیانەی بە حکوومەتی ئاکەپە گەیاند. سەرۆکێ جڤەتا ئەوروپی دەبێژە حتاکو دەستهڵاتە زۆردار یا سەرۆکێ ترکیە ڕەجەب تایب ئەردۆغان بەردەوام بە دێ کورکردنا پەیوەندیên یەکێتیە ئەوروپی لەگەل ترکیە زۆر و زەحمەت بن. زانیاریên بهتر divê raportê de. Serokê Civata Ewropa di Parlemanê Yekêtiya Ewropa da duşemê 26 Nîsanê got, kûrkirina peywendiyan li gel Tirkiya dêya bi zehmet bîtin çendî ku desalatdariya Serokkomarê Tirkiyê Recep Tayyip Erdogan berdewam bike. Me nerahetîn xwe yên Kûr derbarê serweriya qanûnê mafên bîngehîn xwebekêjana ji peymana İstanbulê her wiha azadiya raderbirînê û armancgirtina partiyên siyasî anîn ziman. Charles Michael serokê Konseya Yekêtiya Ewropa di axiftina Perlemanî da behsa serdana Ankarê ya 6 Nîsanê kir û got. Heke hevkariya nerînî wiha berdewam biket, geleka bi zehmete ku mirov bişêt hevkariyeka berfireh bi Tirkiye re hebîtin. Di dema peyva plandananê da li hember endamên Perlemanê Ewropa, ew vegeriya sernûçeya di dema seredana Ankarê û protokola çewt ya ku du kursî bû sê kesên bejdar di civînê da hat bûndanan. Kursiya Seroka Komisyona Yekêtiya Ewropa Ursula von der Leyen nehat bû danîn. Vîdyoya ku zêde belav bûya demê civînê da, Michael û Erdogan ser kursiyan rûniştî bûn. Ursula şpiyan ve mabû paşî ser qenefekê rûnişt. Michael derbarê wê protokolê got. Min gelek caran bi aşkirayî paşmaniya xwe ya derbarê rewşa heyî aniye ziman. Ji aliyê xwe ve von der Leyen di axiftina Perlemanê da bal kişande ser bûyera protokolê û zelalî ji bo wê ew pirseke regez parêzî bû. Ma daveçîvît eger ku bedlek û kelevatek bermi daban, gelek ji we demê borî da rastî serborên wisa bûyne. Bi taybet endamên jinên vê civatê. Ez piştrastim ku hîn baş dizanin ka hestekê çawa bû min çêbû. Min hez bi êşan û bi tenêbûnê kir. Serdana berpirsên Yekêtiya Ewropa di 6 Nîsanê da bû Ankarê di medyayê da gelek deng vedabû. Axiftinên her du berpirsan jî di civata Parlamentoya Yekêtiya Ewropa da derencamên zehmetiyên diyaloga bi Tirkiye ra radêxin berçavan. ئێسال باران لە هەرێما کوردستانە عێراقê bi giştî û bi taybetî li navçeya germiyan gelekî kêm bû û têra çandiniya navçeyê nekir. û di demekê da ku desthilatdaran sala 2021 wekû saleke hişk li navçeyê ragihand, rêvebirê bendava derbendîxan ji dengê Amerîka re dibêje ku ew nikarin wek salên berê avê berdin ji ber ku kêmbûna asta avê و هر حال جوتکاران جی خمین خواهد و درباره دا دربرین. پمنیره ما لسلیمانی رونی ده سرویه کی. ئەرسەلان بەناو خاکێکی وشکدا دەڕوات کە چاوەڕێ بوو ئەم ساڵ بەرهەمی کشت و کاڵی لێەوە بەدەست بهێنێت. ئەو جوتیارێکی دانیشتوی شاری کەلارە و یەکێکە لەو سەدان جوتیاری کە زەرمەندن لە وشکە ساڵی ئەم ساڵ و بەهۆی کەمی بارانەوە ڕەنج بە خەسار بوون. جوتیار زەرەری کرد.
ئەم خاوەن ئاژەڵی زەرێک لە بەرۆ باران نەباری و خەلەی هیچ نەبوو جوتیارش زەرمەندێکی زۆر بۆ لێرانە لە بەرۆ مەکینایشی بۆ کردووە تۆوی کڕیوە کیمیایی کڕیوە دەرمانی کڕیوە لێرانەشە جوتیار این زەرع هیچ هاوکارێکی جوتیار ناکە پێشتر لایەنە پەیوەندیدارەکانی گەرمیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بە فەرمی وشکە ساڵیان ڕاگەیاند بەهۆی کەمی ڕێژەی بارانەوە کە کەمتر لە نیوەی ڕێژەی ساڵی ڕابردوو بووە بە پێی هەردوو راپۆرتی بەرەبەرایەتی کشتی کشتتوکاڵی گەرمیان و راپۆرتی مامۆستایەکی زانکۆ کە ئەم ساڵ وشکە ساڵی ڕوبەڕووی گەرمیان دەبێتەوە بۆیە بە پێ ئەو داتانێش هەمانە تا ئێستاکێ لە کەلار نزیکەی 170 ملیم باران باریوە و لە کفریش 114 ملیم و نیو باران باریوە بەراورد لەگەڵ پارساڵ کە ڕێژەکە زۆر کەمە و پارساڵ تام کات 363 ملیم بووە هەموو ئەوانەی بەکاری کشتتوکاڵیەوە خەریکن لەم ناوچەیەدا بەڕادەیەکی زۆر پشت بە ئاوی بەنداوی دەربەندی خان دەبەستن بەڵام بەنداوەکەش لەم ساڵدا بەهۆی کەمی ڕێژەی باران و گرتنەوەی چەند ڕووبارێک لەلایەن ئێرانەوە دەمەتر کەمتر لە ساڵی ڕابردوو ئاوی گل داوەتەوە ئێمە ئێستا ملیار و 200 میلیۆن متر سێجا ئاو لە بەنداوی دەربەنی خانە هەیە لە کاتێکا ساڵی پار ئەمڕۆ نزیکەی 10 متر ئاستی ئاو بەرزتر بوو و هەروەها نزیکەی 550 میلیۆن متر سێجا ئاوی زیاتر تیا بوو لە ئێستا یعنی واتە ئێمە ئێستا بۆ شایەکی خەزنیمان هەیە نزیکەی بە حدودی 18 متر ئاستی ئاو کەمترە لە ساڵی پار ینی بۆ پڕبوون نەک لە ساڵی پار ینی بۆ پڕبوون ینی بۆ شایەکی گەورەمان هەیە کە بەتاڵە و ئاوی تیانی لە ئێستادا پلان وایە ئاوی بەنداوی دەربەندی خان بربدرێتەوە بۆ جوتیاران بەڵام جوتیاران پێویستە زیادەڕۆیی لە بەکارهێنانی ئەودا نەکەن و ڕێگە بەو کشتتوکاڵانە نەدرێت کە بڕێکی زۆر لە ئاوی پێویستە ڕێباز مەجید دەنگی ئەمریکا کەلار بەێ ساڵێن هەشکە هەرێم بە تەواهی ڕاستی دەبێ بڕاستیە بوو دەمەکە چەند ساڵن کە وها لە دوو هەف ساڵێن هەشک لێ گەلک هەرێمان تێ و بەحسا هەرێما کوردستانە عێراقی دکن کە تەنێ ئەلتەرناتیڤ ژێرە ئەوە کە پرۆژەیەن حکومی کاربن ئەلتەرناتیڤان ژوەیەکێرە پەیداکن و کاربن دوام بریا وان پرۆژەیان وێ هەشکبوونێ هەنێکی کێم بکەن ji ser جۆتکاران دا جۆتکار کاربن وەرزên خوێن چاندنیە بە ئاواکی درست قەزەنجێژێ وەرگرن لەڤر کورد کنەکشنا ئیرۆ بەداویتێ تا جارا بێ هەفکارێ من جانی دیلان و ئەس ساڵح دەمی جەر خاطرێ خۆشبەت خوازن و بمینن دناف خێر و خۆشیەدا